دیسان ئەو شەنازم پێدرا ئەو شعری دوودانە دووتان بۆ بخێنمەوە. دیارە دوودانە دوو پەیوەندیشی هەیە لەگەڵ یەکێک لە ئاواتەکانی کۆمار، پێکهێنانی وڵاتێکی سەربەخۆ کیانێکی سەربەخۆ لە هەموو پارچەکان. و بیرمە لە مەکتەبا دەیان پرسی دوودانە دوو دەکاتە چەند، و بیرمە لە مەکتەبا دەیان پرسی دوودانە دوو دەکاتە چەند، هەموو تێکڕا دەیان نووسی دەکاتە چوار. کەچی ئەمن لە حسابە نمرەی کەم دەهێناوە دەهاتمە خوار. ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار. لای من وابوو لای من وابوو ددان و دوولێ و زبان نابن بە چوار، دەبن بەزار بە تێگڕایی دەکەن هاوار. لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە چوار، لە لەشێک داوا دێنە کار. لای من وابوو گەڕاک خان و کۆڵان شەقام نابن بە چوار، دەبن بە شار، تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار. لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار، دەبن بەدار، هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار. لای من وابوو ئەوین و دڵ جوانی و پاچی نابن بە چوار، دەبن بە یار لە لای دڵدار. ئەو هەمووی وا دوو بە دوو دەبن بە یەک نابن بە چوار، یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار. تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم 100 پارچەکەن، پم دەنە ژێرگول لەو ڕەگبار بچمە سەردار، قسەی دڵم دێتە سەرزار. کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار.